نوێنەرانی لایەنە سیاسی عێراقیەکان جەخت لە پێکەوە ژیان و یەکڕیزی نێوان سەرجەم پێکاتەکان دەکەن و ئاشبوونەوەی نیشتیمانی لە نێوان بەغدا و هەولێر بە گرنگی دەزانن. دەشڵێن دەبێت هەردوو لە کار بۆ چارەسەرکردنی ئەم ڕەوشە بکەن و وەفدی باڵای هەرێمی کوردستان بێتە بەغدا و بۆ ئەوەی لە نزیکترین کاتدا کێشەکانی نێوانیان چارەسەر بکەن. الدستور كان واضح في أن العراقيون متساوون في الحقوق والواجبات. دەستور هەموو پێکاتەکانی یەکسان کردووە لە ماف و ئەرکدا، بۆیە دەبێت لە ئێستادا حکومەتی ناوەند ئەرکی خۆی ڕاپەڕێنێ و ئاشبوونەوەی نیشتیمانی ئەنجام بدات لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستاندا. هەردوو لە هەنگاو بنێن بۆ چارەسەرکردنی کێشەکان و خاڵەکانی دەستور وەک خۆی جێبەجێ بکەن، چونکە لە بەرژەوەندی هەموو لایەکدایە. وكذلك فيما يتعلق بالأمور الخلافية. الجلوس إلى الحوار هو الحل الأسلم وهو الخيار الأفضل. دانیشتن و دانوسان تەنها ڕێگەیە بۆ چارەسەرکردنی کێشەکان و پاراستنی یەکڕزی وڵات و دەستکەوتەکان و لە دەستنەدانی. بۆیە دەبێت هەرێم و بەغدا بگەنە ڕێکەوتن و دەبێت ناوەند ئەوەی لە ئاشکرا بێت کە کورد نەتەوەیەکی سەرەکیە لە عێراقدا و لە بەرامبەریشدا کورد پابەندی دەستور و یەکڕزی خاکی عێراق بێت. العيش في كنف العراق الواحد في ظل احترام المواطنة. ئەندامێکی هاوپەیمانی نیشتیمانیش دەڵێ کورد پێکاتەیەکی گرنگە و ڕۆڵی گەورەی هەبووە لە بەرەو پێشبردننی دیموکراسی بە تایبەتی لە دروستکردنی عێراقێکی نوێ و داڕشتنەوەی دەستور کە سەرۆک تاڵەبانی کارێزمایەکی گەورە بووە لە بنیادنانی ئەم وڵاتە و وتیشی گەڕانەوە بۆ دەستور لە چارەسەرکردنی کێشەکان مافی کەس لەدەست نادرێت. الكل يعلم أنه الشعب الكردي هو شعب مهم وأساسي من الشعب العراقي ولديهم حضور فاعل. هەمووان دەزانن کە کورد ڕۆڵی سەرەکی هەبووە لە هاوکێشە سیاسیەکان و لە بنیادنانی عێراق و داڕشتنی دەستور کە زانایانی کورد وەک سەرۆک تاڵەبانی ڕۆڵی کاریگەری هەبوو ئەو کات و لە ئێستادا ڕۆڵیان هەیە و هاوبەشن لە بڕیاردان و یاسادانان و ڕۆڵی پێشمەرگا بۆ لە ناوبردنی داعش و پاراستنی خاکی عێراق. بۆیە دەبێت کێشەکان چارەسەر بێت و بەستەڵەکان بشکێن و کار بکرێت بۆ نەمانی لەمپەرەکان لە نێوان بەغداد و هەولێر بە پێی دەستور. بڕیارە لە ئایندەیەکی نزیکدا وەفدێکی باڵای هەرێمی کوردستان سەردانی بەغدا بکات و سەرجەم کێشەکانیان ڕوبەڕووی یەکتر بکەنەوە بۆ گەیشتن بە دەرەنجامێک کە لە قانزاجی هەردوو لا بێت. چاودێرانیش دەڵێن گەر هەرێمی کوردستان هەنگاوی جدی نەنێ ئەوە هاوکێشەکە بە نەرێنی دەشکێتەوە سەری و لەم نێوەندێشدا هاوڵاتیان زەرەمەندی سەرەکی دەبن. بێستون سەلام، کورسات نیوز، بەغداد.